ئێوەرەتان باش بینەرانی یازیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵم بۆ شەمەیەکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. من بنەرم و بەرنامەکانی ئەم شەو 24 ئەیلولی 2022تان پێشکەش دەکەم. ئازیزان، تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان کۆمەڵی بابەتی هەنووکەی ئەمڕۆیە. هەڵبەت ئێران خڕۆشانە جەماوەریەکان ناڕەزایەتیەکان لەو وڵاتەدا و ململانێ لەگەڵ دەسەڵاتدا پشتیوانی لەسەر تاسەری جیهان دەسلێمانیەوە تاوەکو وڵاتانی جیهان و هەتاوەکو ئەو کاردانەوانی کە بە دوایدا هاتووە تەوەری سەرەکی بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت. ئێوەش دەتوانن بە سەرنج و تێبینی و پرسیارەکانتان بەشدار بکەن و ئەو سەرنج و تێبینیانە ئێوە بە کۆمنت لێرەدا دەینووسن، من ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەم. لاگەڵمان بن بۆ بەرنامە سەرنج ڕاکێشەکانی ئەمڕۆمان. بینەرانی عزیز، پێش ئەوەی کە بچینە ئێران و کاردانەوەکانی هەروەک هەمیشە مایک دەخەینە بەردەمی ناڕەزایەتیە جەماوەریەکان لە کوردستان و بزانین چی باشە. کۆمەڵێک گەنج لە کەلارەوە بەڕێپێوان هاتوون بۆ سلەیمانی و چەند ڕۆژێکە هەفتە زیاترە کە لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستاندا چادریان هەڵدا و ناڕزایەتی دەردەبڕون داوا دەکەن ئەو ڕێگەوبانەی نێوان کەلار سلەیمانی تەواو بکرێت و هەوڵ دەدەن فشار بێنن بۆ کاربەدەستان. بۆ ئەم بابەتە شێکێک لە چالاکوانانی ئەم مەیدانە کە ئێستا لە چادرەکەدایە و لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان لە شاری سلەیمانی بەڕێز شکار عوسمانە. کاک شکار، ئێوارەت باش و سپاس دەتوانیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤدا ئامادە بن. بەڵێ، سەرەتا درود بۆ گیانی پاکی ژینانی نیشتیمان و هەموو یانانی کوردستان. بەڵێ دەمی باشە؟ بەڵێ دەنگتان باشە. دەمێ ڕاستەوخۆ پشمە ئەوەی کە ئێوە ئەوە هەفتە زیاترە لە بەردەم نووسینگەی پەرلەماندا لە شاری سلەیمانی چاندرتان هەڵداوە و ناڕەزاتی دەردەبڕن و دەتانەوێت فشار بێنن بۆ کاربەدەستان بۆ ئەوەی کە ئەو ڕێگەوبانە تەواو بکرێت. ئەگەر لە زاری خۆتانەوە زیاتر سەبارەت بەم چالاکی بۆ هەنگاوتان قسە بکەن، سوپاسان دەکەین. بەڵێ کاش کارگێتان لە دەنگی بۆ 15 ڕۆژە لە کەلار دەرچووین، ماوەی 14 بۆ 15 ڕۆژە لە کەلار دەرچووین و سێ ڕۆژی یەکەممان بەڕێپێوان بەڕێکاتینە شاری سلێمانی لە کەلار و بە پێگەشتی لە شاری سلێمانی بۆ دیاریکراوی لە بەردەم نووسینگەی پەرلەمان لە سلێمانی چادرمان هەڵدا و مانمان گرتووە. ماوەی 12 شەو و ڕۆژەی من لە بەردەم پەرلەمانی کوردستان مانمان گرتووە. تەنیا یەک داواکاریشمان هەیە، داواکاری هەمێشە بۆ یەکە لایانی بەرپرس بێتە دەمەوە بۆ تەواوکردنی ڕێگای کەلار سلێمانی، چونکە بەڕاستی و ڕێگایە یەکێکە لەو تراژیدیانی کە بەسەر میلەتی کووردا تێ لە ئێستاە. بەڕاستی ئێمە ئینسانی بە وجدان ناتوانێت چاو دابخا لەو کارتانەی بەسەر تەواوی بەسەر نیشتیمانەکەیت. ئاماری مەترسیدار هەیە لەسەر ئەو ڕێگایە. بۆ نمونە لە ماوەی 10 ساڵی بڕیاری تەواوکردنی ئەو ڕێگایەدا تاکو ئێستا 750 کەس گیانی لەدەستداوە، زیاتر لە 4500 کەس بریندار و کەمەندان بوون. ئەمە تەنها بە لەسەر ڕێگایەک کە قەزایەک بە پارێزگایەکەوە بەسێتەوە، کە ئەمە ئامارێکی زۆر زۆر مەقدارە ئەگەر بە چاوێکی وجدانی بە چاوێکی ئەخلاقی و تەماشای بکەین. داواکاری ئەمەش تەنها و تەنها تەواوکردنی و ڕێگایە لە لانی بەرپرسەوە. ئێمە ئامانجیمانگرتنەکەمان و ڕێپێوانەکەمان و لاکیەکەمان ئەوەیە. بۆچی ئەم ڕێگای تاوەکو ئێستا تەواو نەکراوە؟ بۆچی پێویستی بەوە هەیە کەسانێک بێن ناڕەزایەتی دەربڕن، هەوڵدان فشار بێنن بۆ خزمەتگوزاریەکی هێندە سادە؟ ڕاستی نازانم ئەمەی کەرایە ڕۆدا وتومان ئەم کێشەیەکی داریەوە. یەکێکە لە مافە سەرەتایەکان ژیان بۆ هەر کەسێک لە کۆمەڵگەیەکە ژیان بژین. لەم کۆمەڵگەی ئێمەدا کە بۆ نمونە مافە سەرەتایەکان ئینسان دامیر نەکراوە، بەداخەوە کە ئێمە کۆمەڵی گەنجی چالاک
خەمی گەرمیان خەمی 500,000 کەس ئەوەیە کە ڕێگایەکی پی بۆ تەواو کرێتا کلۆ ڕێبەوەی ڕێگایەوە گیان لە دەست نەدا بۆ ڕێگایەوە نەمرێت مەترسی ئەم ڕێگایە وەکو باسم کرد مەترسێکی زۆر گەورەیە لەسەر تاک بە تاکی خەڵکی کوردستان ئەگەر بۆ یەک جاریش ڕێیان بکەوێتە ئەو شارەیان ڕێیان گرێتە گەرمیان ڕێیان بەو ڕێگایەدا تێپەڕ بن مەترسێکی 100% لەسەر ژیانەکە ئەگەری هەیە هەر کاتێکا تووشی ڕوودا ببنەوە گیانی خۆیان لەدەست بن لەو ڕێگایە بۆ ئەوەیش کە زیاتر ئێمە لە 2001ەوە بن خەڵکیان داوای جوسایکردنی ئەو ڕێگایەیە کە ئەو ڕێگای ساڵی 2000 بڕیاری ماوەی بۆیان تەواو نەکراوە وەکو ئامارەکانیش پێشتر باشم سم کرد ماوەیان دە ساڵەوە ئەم مەترسی دیارانەی هەیە کە لە ئاماری جەنگێکی ئەتۆمیە چێ نەک لە ئاماری ڕێگایەکی 100 کیلۆمەتری زۆر بەداخەوە بۆ بیستنی ئەم واقعیەتە ئەم ڕاستیانە بەڵام کاردانەوەی کاربەدەستان چی بووە یان پشتیوانی خەڵکی لەگەڵ ئێوەدا چی بووە لایەنەکانی پەیوەندیدار چی جۆرە پێشوازیەک لەم چالاکیەی ئێوە کراوە بەڵێ وڵی کاردانەوەی دەسەڵاتە قسە بەدەمەوە سەڵات وەزیری ئەوەدانکە بە پرسیەمەتەوە هاتووە بوو تۆ دەژێر ئەوەی تۆکە پارە لە دەستانە باشی ئاگایمانەیە کە کێشیتەوە ئەو نەکردن لای کێشەی پارە نییە چونکە بەهۆی پێی دیراسی خۆمان تەنها زەوی نایابێ لە گەرمیانەکە فرۆشراوە بوو نمونە زەویە فرۆشراوە 250 میلیۆن دلار ئەم زەویە توانێت 5 جار ئەو ڕێگایە تەواو بکە ینی کێشەکە کێشەی پارە بەڵامەوان لایەنی دەسەڵات بەسنەوە پارەوە سەرۆکی پەرلەمان و ئەوانە هاتوونەدانەوە خۆیان و تویانە بۆ پشتگیریکردنی خەڵکی گەرمیانیش بەڕاستیان خەڵکی گەرمیان بەگشتی لەگەڵ ئێمان بۆ ڕێگایە خەڵکی گەرمیان نزیکی 20 ساڵ زیاترەکە شەڕی تەواوکردنی ئەو ڕێگایە ئامارەکانی ئەو ڕێگایە ئاماری مەترسیدار بەڵێ ئێوە تاکەی بەردەوام دەبن لەسەر ئەم چالاکیانەتان ئێوە تاکەی بەردەوام دەبن لەسەر ئەم چالاکیەتان بەڵێ ئێمە وەکوتم ئێستا سەرۆکایەتی پەرلەمان هاتووەمەوە کە وتوێتی ئێمە سەرۆکایەتی حکومەت بانگەکەینەوە چاوەڕێی وەڵامێکینەوە ئێمە تاکو جوابدانەوەمان لێرە بڕیامانداوە بەردەوام بین و بەردەوام بین نەگرتن هەتاکو و کاتێک کە جواب بدرێنەوە بەڕێز کاکشکار عوسمان لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ ئەم پەیوەندی کە توانیمان لە میانەی چالاکیەکەی ئێوەدا ڕاستە و خۆ لەسەر شەقام و گۆژەر چادرەکەتان ئەم پەیوەندی ئەنجام بدەین زۆر سپاس بۆ بەشداریتان بەڵێ ئازیزان وچانێک دەدەین و پاشان لەگەڵ ئازەری مدەڕسی سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی حکمەتی خەتی ڕسمی سەبارەت بە بارودۆخی ئێران گفتوگۆیەکمان دەبێت وچانێک و دەینەوە لاتان بەڵێ ئازیزانێکێکی تر لە تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان بارودۆخی ئێستای ئێرانە پاش ئەوەی کە ڕووداوەکانی ڕابردوو ڕەنگە لە سەرتاسەری میدیاکانی جیهانەوە
بیستراون کاردانەوەی جیاوازی لێکەوتوتەوە. بەڵام زۆر لایەن دەهێنێت ئێمە قسەی دەسەر بکەین و بۆ ئەم جارەشیان ئێمە ئازەری مدەڕسی سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی حکومەتی سقەتی ڕاستیمان لەگەڵدایە. ئازەری مدەڕسی سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین کە بەشداریت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا وێڕای ئەوەی کە ڕەنگە کوردی بەهێزترین زمانی ئێوە نەبێت. باڵێ سپاسدانەکەم، هیوادارم کوردیەکەم وا بێت کە بینەرانی بەرنامەیەوە هەڵیان بێ لێمە بزانن چی دەڵێن. زۆر سپاس. پێش ئەوەی کە پرسیارەکانم ئاراستی تۆ بکەین بە پێکەوە ئەم ڕێپۆرتاژە سەرەتاییە ببینین تیایدا دەچمە ناو ئەو بابەتانی کە هەمە. سەرپۆشەکەی مەهسا ئەمینی ناسراو بەژینە بەدڵی پۆلیسی ئەخلاقی ئێران نابێت و ڕوبەڕووی توندوتیژی دەبێتەوە و دواتر گیان لەدەست دەدا. ئەم هەواڵە دڵتەزێنە خێرا بە ئێران و جیهاندا بڵاو دەبێتەوە و نیگەرانی و بێزاری و تووڕەیی توند بە دوای خۆی دادێنێت. هەرزوو خۆپشاندانی هەزاران کەس شەقامەکانی ئێرانی تەنی و لە دەرەوەی ئێرانیش بۆ پشتیوانی لە خۆپشاندانەکان لە ناڕەزایەتیەکانی ئێران کۆبوونەوە و چالاکی جۆراوجۆر ئەنجام دران. ناڕەزایەتیەکان بەردەوام ڕوو لە هەڵکشان بووە و لە پاڵ ناڕەزایەتی دژ بەو کوشتنی ژینە هاوکات دروشمی بڕوخێ کۆماری ئیسلامی ئێران بەرز کراوەتەوە. دەستگا ئەمنیەکان دەستیان لە توندوتیژی نەپاراستووە و تا ئێستا زیاتر لە 20 کەس گیانیان لەدەست داوە. ناڕەزایەتیەکان و دۆخێکی نائاسایی تا ئێستا لە ئێران هەر بەردەوامە. وەکرێکاران و زەحمەتکێشانی کوردستان پشتیوانی ئەم بزوتنەوە ناڕەزایەتین لە ئێران و لە کوردستان. بڕوخێ جمهوری ئیسلامی ئێران. بەڵێ ئەوەی کە بینیمان کوشتنی مەحسا ئەمینی ئەوەی لێ دەکەوێتەوە خۆپشاندانی فراوان و تا ئەوەی کە بڵێن بڕوخێ کۆماری ئیسلامی ئێران و لە دەرەوەی ئێرانیش پشتیوانی بۆ پەیدا بکرێت. ئەم سیلسلە ڕووداوانە بۆچی بەم شێوە گەشتن و بۆچی ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران ئێستا بۆتە ئامانج؟ بزانن حتمما کوشتن یەک نەفەر بە وسیلەی جمهوری ئیسلامی حاکمیەتێک وە چل و چەند ساڵە فقط سەدها هەزار ئێدامی بووگەوە لە حملە بە کوردستان، لە حملە بە تورکمان سەحرا، لە حملە بە کرێکارەکان، لە حملە بە ژنان دەیان و دەیان کەسی کوشتگە لە دەیمانەوە و 6 سەدها نەفەری کوشت، لە ئابانەوە و 8 هەزاران نەفەری کوشتگە. کوشتن یەک نەفەر نییە کە باعث بووگە خیزشێک سەراسەری لە تواو ئێرانە کەفکەسە ڕێگە و وەها حرەکەتێک گەورەی لە تواو دنیا خستە ڕێگە، لە ئەربیل سلێمانی تا نیویۆرک، ئەمریکا، ئوروپا، هەرچی جێگە ئێوە شاهدەوە نەکە عەلەیه جمهوری ئیسلامی خەریکە حرەکەتێک فرە عەزیم و گەورە کەفێتە ڕێگە. قەتڵ یەک نەفەر نییە. وەڵێ مەسئلەی ژن هەمیشە یەکێک لە مەسئلەگەرێک بووگە و جمهوری ئیسلامی بەقۆڵ خۆی جوز هویەتی بووگە. حملە بەژن، تعرض بەژن، حجاب ژن، ئاپارتایت جنسی لە ئێران هەمیشە بەشێک بووگە لە هویەت جمهوری ئیسلامی. و ئیمڕۆ کوژیان مەحسا تەوەسوت گەشتە ئەرشاد بوو بە شتێک وا تواو خەڵکی لە تواو ئێرانە لە بەشکەل جۆراجۆر ئێرانە چەسپان بە یەک متحدیانی کرد بۆ ئەوە کە کەسێک وا ئامڵ ئەم گشتە کوشتار و ئێعدام و فەقر و فەلاکەتە بینە کەنارۆ. خیزش ئیسا وا ئیژن پێ 1401 لە ئێران ئێدامەی خیزش 78، ئێدامەی خیزش 96، ئێدامەی خیزش 98، ئێدامەی خیزش پارەکەس. هەر جار خەڵک هاتگنە سەمەیان یا بۆ گرانی یا بۆ فاقر یا بۆ سقوط هەواپەیما، هەر جارێک وا هاتگنە سەر خیابان بۆ هەر جارێک خیزشێک بووگە خەڵک هەم مەترسیان کەمترۆ بووگەسۆ، هەم دڕتر بووگن و هەم سازمان یافتەترن لە شەڕ خۆیان تەک جمهوری ئیسلامیە. مەسئلەی ژن لە فارسی ئەیژن پێ پاشنە ئاشیل جمهوری ئیسلامیە، نقطە ضعف جمهوری ئیسلامی بووگە و فرە ڕوون بوو کە مەسئلەی ژن ئەتانێ و ئەبێت بە یەکێک لە ڕۆکنگەل ئەسلی شەڕ خەڵک لە تەک جمهوری ئیسلامیە و مەرگ مەحسا، قەتڵ مەحسا و جنبشێک وا بۆ دادخواهی مەحسا شڕۆ بوو و ئێستا بە ڕۆشنیەژە جمهوری ئیسلامی ئەشێ بڕوخێ. ئەم واقعیەتە نیشان ئات کە انقلاب ئاتی ئێران حتمما دوو خصوصیەتی هەست. یەکێکی ئەوەسە مهر ئازادی ژن ها بەسەریە و
و یەکێکی ئەوەسە مهر زدیەت تەک ئیسلام سیاسی و دەخالەت مەذهب لە زندگی ئینسانەکانە. هەروەک خۆشتان ئاماژەتان پێدا ئەمە یەکەم جار نییە ئێران ڕوبەڕووی ئەم جۆرە لە خڕۆشانە جەماوەریە دەبێتەوە. هەر ساڵانی ڕابردوو بوو کە لە سەرتاسەری ئایراندا زۆر هاتنە مەیدانی ترمان بینی. بەڵام ئێستا بارودۆخی ئێران لە کوێدایە؟ چەندێک ئەم جارەیان ئاڵ و گۆڕ جێگەی ئومێدە؟ فکرەکەم هەر جار ئێمە هاتووینە سەبەرەوە ئەم ئاڵ و گۆڕ بە زمان ئێمە ئومید بەخشترە، ڕوونترە کە ئاڵوگۆڕێک بنیادی ئەتفاق ئەکەفێ لە ئێرانە. ئیمساڵ لەسەر مەرگ مەحسا و ئەم جنبشەوە کەفکە سەر ڕێگا خود جمهوری ئیسلامی ئێژێکە شەڕێکە وا تا ئێستا خەڵک نەیان کردگەتەک ئێمە هەمیشە بیستومان کە خەڵک سازمانیان نییە، خەڵک هەروە ئەڕژنە دەرەوە، خەڵک لە شارگەل بوچکا تێنە دەرەوە. ئیمساڵ وەها نییە. ئیمساڵ تاران هاتگەسە دەرەوە و 25 مەحەلە لە تاران کە مەحەلات گەوران منتەقەگەل گەورەی تارانن هەر شەوتیانە شلۆقی هەست. 130 شار لە ئێران هاتگەسە دەرەوە و هەمووی یەکشت ئێژێ، هەمووی ئەڵێکە مەرگ بە جمهوری ئیسلامی و هەمووی خاهان ئازادیە. ئەمە یەکێکیە و دوو ئەوە کە هەمیشە یانوت بێ سازمانە و ئیمساڵ هەموو کەسێک ئەزانێ کە سازماندهی ئەم ئێعترازاتە زۆر هالە بەرترە لە هەرچێ ساڵە. شەبەکە گەلێک وا لە مەحەلەگەلا دروست بووگە، یارمەتی یەکترین ئان ئینتەرنێت قەت ئەکەن بە مۆتۆر خەبەران بە یەکترین. ئەگەر هەر شتێک قەت ئەکەن نەسڵ جوان ڕێگەیەکی پەیا کردگە بۆ ئەوە وەسڵ بێ بەیەک. شەبەکە گەلێک وا لە مەحەلا تا دروست بووگە، گۆردانگەلێک وا خۆیان بە خۆیان ئەڵێن لە مەحەلا تا دروست بووگە و هدایەتی ئەکەن و تێڵەن تا کوێنە بچێ هەمووی مختەساتم دەفەسا و ئەمەسە ئەو واقعیەتە و ئەو لای ترساندگە. ئەخبارێک جۆراجۆر بە ئێمە گەیگە کە لە ناو سەف حتا سپاه پاسداران کە قائدەتەن ئیدئۆلۆژیکترین نیروی حاکمیەتن تەفرەقە کەفکە شەڕ بووگە داگیانە لە یەک لەسەر ئەوە کە سەرەوە ئەڵێ پێیان بڕۆن تەقەکەن لە خەڵک و خوارەوەی ئەترسێ. هەست فیلم هاتکە کە خەڵک ئەنە شۆن نیروگەل ئینتزامی کەسگەلێک وا دەورەی ئێمە وا ئەنقلاب و ئەمامود پێیان فاڵانجگەل جمهوری ئیسلامی و ئیسا ئەڵێن پێیان بەسیجی ئەنە شۆنیانەوە بە ماشین و بە زرێ پوش و دەرەچن بەدەست خەڵک. ئەمانە هیچ وەخت هایسە پێش نەهاتکە. دەرنەتیجە خەڵک لەلایەک و قەویترە، سازمانی پەیاکردگە، ڕادیکالترە، ئەزانێت چی ئەوێت و لەولا هەر ئەمە دشمنی یعنی جمهوری ئیسلامی کەفکەسە مەترسی لە ناویان شەقە بووگن، لە ناویانە تەردید زۆر بووگە و لە ناویانە شەڕە لەسەرەوەکە ئاقلانە وەسە کەمێک بکێشینە دواوە و وەگەرنە ئەمە ئەتانە ئاخرین شەڕ ئێمەتەت خەڵکا بێ و ئەگەر ئەمانە ئاوا بچنە بەرەو هەم ئەوان قەویترن لە ئێمە و هەم لە ناو خۆمانە ئێمە ئەو قودرەتە ئەو ئتحادە ئەو ئینسجامە و حاکمیەتێک ئەشێ بیبێت بۆ ئەوە خەڵک سەرکوتکە لە ناویانە ئیسە مەوجود نییە. ئەمانەسە ئەو شتانەوە ئیمساڵی لە ساڵگەلتر جیاواز کردگە و ئومیدێک زۆرتری داوە بە خەڵک کە ئەتانن زۆرتر بچنە بەرەو و ئەتانن موافقیەتگەل زۆرتر بەدەستێرن. بەڵێ هەر لە ئیدامەی ئەم باسەدا پێم خۆشە پرسیاری یەکێک لا بینەران بێن ماستەر شاشە و ئاراستەی ئێوە بکەین کە ئەگەرچی ئێوە خۆتان بە شێوەیەک ئاماژەتان پێدا بەڵام بیکەینە پرسیارێکی ڕاستە و خۆ پێتان وایە ئەم جارە خۆپشاندانەکان و ناڕازایەتی بەردەوام بن تاکو و کۆماری ئیسلامی پاشەکشە بکات لانی کەم بەوەی کە دەستبەرداری حیجابی ئیجباری بێت؟ زۆر پاشەکشەی گەورەی کە ئەگەر حیجاب ئیجباری لاوە ئەمە زۆر پاشەکشەی گەورەیەکە بەڵام هەر ئێستا قسە هەست لەسەر ئەوە کە گەشتە ئێرشاد ئەشێ جەمەوکەنەوە. گەشتە ئێرشاد جۆرمکردن یعنی ئەمە کە جۆرمە تۆ حیجاب نەکەیتە سەرت ئەشێ لابرگێ، ئەمە کە تۆ دەستگیرەکەی کەسێک لەسەر ئەوە کە حیجابی نییە ئەمانە ئەبێ لابرگێ. ئەمانە قسەگەلێکەوە لە ناو خودە حاکمیەتە لە ناو مەسەڵەن وا ئەڵێن پێیان تۆندڕۆگەل یا ئوسولگەرایان لە ناو ئەوانە هەست. من وازانم جمهوری ئیسلامی مەجبورە امتیازگەلێک بە مەجبورە ئەغەب نشینی گەلێک بکە ولی ڕاستیەکەی ئەمە بەشێکیە
باش ئەسڵیەکەی ئەوەسە ناتانێ ئیتر ئەم خەڵکە بەتایبەت ژنان و کچان لەو جامعە مەجبور کا کە حجاب ئەو جۆرەوە ئەو ئەڵێ لەسەریان نابێت ئیمڕۆ ئەو نەسڵە وا حجاب ئەسوزنێ و ئاگری ئات و بە فارسی ئەڵێ شالما تەنا بدارێ شما یعنی ئامە وها بە دۆر ملمنا تەناو دار پەت دار سۆزی ئێوەس ناتانێ بە ڕاحەتی دووبارە حجاب کاتەوە سەری قانون شتێکە کە بە نەزەر من حتمما پاشێک شێەکەن وەڵێ ئەو شتە وا خەڵک ئیتر قبولی ناکەن ئەمە بە هیچ شتێک ناتانێ بیاتە دواوە ئێمە زۆرتر و زۆرتر شاهد ئەواوین کە حجاب ئەمەڵەن لە تەرەف ژنان و کچان و لە تەرەف خەڵک ئێران ئەنرگێتە ژێرپا و جمهوری ئیسلامی ناتانێ وەکو جاران زۆر بکات ناتانێ وەکو جاران مەجبوریان بکات کە حجاب بکەنە سەریانە. هەندێک هەواڵ هاتووە لە میدیاکاندا نازانم چەندە دروستن بۆ نەباز لەوە دەکات کە هەندێک ناوچە کۆماری ئیسلامی تەواو پاشەکشەی کردووە و دەسەڵات کەوتوتە ژێردەستی خەڵکەوە بۆ نمونە لە ناوچەیەکی وەکو شنۆ سربەخۆ لەوەی کە ئەمە چەندە دروستە یان نا بەڵام ئەگەر هاتوو حاڵەتێکی وە هاتە پێشەوە کە جمهوری ئیسلامی پاشەکشەی کرد و خەڵک توانیان کۆنتترۆلی ئەو ناوچەیە بکەن پێویستە ئەم خەڵکە لەوێت چی بکات؟ لەسەر شنۆ ئێمە ئەو تاینەوە خەبەرمان هەیە کل شنۆ نەکەفتە دەست خەڵک جمهوری ئیسلامی مەجبور بوو چەندانە لە پاسکاکانی خاڵی کات بەڵام لە مەحەلاتێکا لە تاران لە شیراز لە سنە لە جێگەگەلتر هەروەها لە شنۆ مەحەلاتێک کەفکەسە دەست خەڵک ئێمە هەمیشە وتومانە وەختی مەحەلا کەفێتە دەست خەڵک وەختی شارە کەفێتە دەست خەڵک ئەووەڵین کارێ وە ئەبێ بیکەن ئەوەسە کە ئێعلامکەن ئازادی بێ قەید و شەرت لەو مەحەلە لەو شارە بەرقەرارکەن قەوانین ئازادی خواهانەی وە خەڵک تینگیان وە شەڕیان بۆی کردە فەوری حاکمکەن حکوومەتکەن قەیناکە 3 ڕۆژە قەیناکە 10 ڕۆژە بەڵام حکوومەتکەن ئەمنیەت منتەقەکەتان بگرنە دەستەوە ئەمنیەت مەحەلەکەتان بگرنە دەستەوە شۆرای شارەکەتان دروستکەن مردم انقلابی مردم ئازادی خوازێک وە مطالبات خەڵک بەیانەکەن بیانکەنە شەهردارە مەحەلاس هەرچێکەس بیانکەنە شۆرای شەهر و شۆرای مەحەلەی خۆتان وەختی مەحەلا کەفێتە دەست خەڵک ئەبێ خەڵک حکوومەتکەن هیچ شتێک شیرینتر و هیچ شتێک قەویتر لەمە نییە کە خەڵک حکوومەت خۆی بکات و بتانێ بزانێت کە ئەتانێ حکوومەتکە خەڵک ئەبێ وەختی مەحەلەیان گرت قەوانین خۆیان دانن بژن حجاب لازم ناکە ئاپارتای جنسی لەغڤەکەین هیچ کە حەقی نییە تەعەڕوزکا بە هیچ کەسێک ئەمنیەت مەحەلەی بە ئێمە بەسیجی و سپاه و پۆلیس حەقی نییە بێتە مەحەلەی ئێمە شۆرایکمان هەست مەحەلەی خۆمان وا ئیداراکەین قەیناکە با مانیە بێ قەیناکە بە هەفتەیەک بێ با 10 ڕۆژ بێ کومون پاریس 1 ساڵ نەوە بەڵام لە تاریخا ما سنە لە ئێرانە یا کورسان لە ئێرانە 10 ساڵنەوە بەڵام هێشتا لە ئێرانە نە بە عنوان سەنگەری کورد بە عنوان سەنگەری انقلاب سەنگەر ئازادی هێشتا بەوە بە ڕسمیەت ئەناسکێ ئەمە خەڵک ئەبێت تەجروبەی کەن ئەگەر گەرەکیانە سەنگەر بوەسن ئەگەر گەرەکیانە ئەم پێشڕەویە دائمیتر بێ ئەبێ هەر کوێنەیەک واتوانیان قوانین انقلابی ئازادی خواهانە و ڕادیکال خۆیان ئجراکەن و ئێلامکەن کە ئێمە وا مەحەلەمان ئیداراکەین وا شارەکەمان ئیداراکەین پێش ئەوەی کە بچمە سەر کۆتا پرسیاری خۆم پێم خۆشە چەند پرسیارێکی بینەران دووبارە ئاراستی ئێوە کەم ئەگەر بە کورتی وەڵامیان بدەنەوە یەکێک لەوەیە کە بۆچی سازمانی مجاهدینی خەڵک سەبارەت بە حجاب قسە ناکات و پرسیارێکی تر بۆچی دیموکرات و کۆمەڵە تەنها بە سەرمانگرتن قسە دەکەن ئەگەر چێمە ڕاستەوخۆ پەیوەندی بە حیزبی ئێوەنێ بەڵام ئەگەر کۆمنتێک لە ئێوە بیستی سەبارەت بەمە سپاس دەکەم بزانن ئەم جنبشە مجاهدینی سوزان مجاهدین جریانێک ئیسلامیە ڕئیس جمهورێک وە بۆ خۆیان دایان نیاگە هەر ئەو حجابە هالە سەریا و ژنگەل هاتنەسە دەرەوە ئەی سوزنن مجاهد ئەسوزێ ئەم جنبشە مجاهد فقط بە یەک چت بەنە ئەویش ئەوەسە کە ئەمریکا هەمڵەکە گەرەکی بێ ئێران بە خوێن بکێشێ ئەویش ئەرتشەکەی بێرێ وەختی خەڵک هەڵەسن ئەلێ مەذهبن ئەلێ حجابن مجاهد ئەسوزێ تو ئۆپۆزیسیۆنێک وا دڵیان بە ئەمریکا و بە غەرب و بە حملەی نظامی و بە تحریم بوو سوزیان قەیناکە خۆیان خەریکن ئەڵێن کە ئێمە هەین بەڵام لە ناو خەڵکە سوزیان بۆ هیچ شتێکیان نەما لەسەر مانگردن من وازانم ئەمان دوان
هەر حزبێک هەر جەریانێک ئیسە کۆمەڵە بێت دموکرات بێ هەر کەسێک بێت بەخۆی بێژێ چەپ یا ڕاست وەختێ خەڵک هاتکەسە دەرەوە ئەجۆشێ تۆ ئەڵێ مان بگرە بڕۆ ماڵەوە مان بگرە دوکانت بووەسە دووشتە یا هەم جیاس لە خەڵک ئەم دواس لە خەڵک و هەم ئۆپۆرتونیستە معلومە خەڵک وەختێ تەزاهوراتەکەن دوکانیان بەستگا معلومە خەڵک وەختێ هاتگنە سەر دەرەوە بە کوچک ئان لە نیروی ئەنتزامی دوکان و بازار بەسیاگە وتن ئەمە کە دوکان و بازار بوەسن و دوایی بەهبەهکردن بە خۆکە ئێمە وتومان و خەڵک کردیان فقط ئەتانێت هەرچی کەسە ئەزانێ کە ئەمە درووە بەڵام بە نظر من تەنیا ئەووەڵین شتێک وا نیشانیدا ئەوەسە کە دوان نازانن خەریکە چاوێ لە ئێرانە و نازانن کە خەڵک کورسان لە سەقز و سنە و دیواندەرە و شنۆی ئیمڕۆ ئیتر چەسیاگە بە تاران و ئەهواز و شیراز و ئەسفەهان ئەمانە نازانن سایم کرد کۆتا بڵێن کە وەختەکەمان بمێنێ بەڵێ بە کورتیش ئەگەر بڵێم ئێستا بانگەوازی ئێوە پەیامی ئێوە وەکو سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی حکومەتی خەسی ڕسمی بۆ ئازادی خوازانی جیهان و ئێران چییە؟ تا ئێنە بە ئێران هەڵەگەڕێتەوە من وازانم ئەبێ لەبان پێشڕەوی گەلێک وا ئەم جومبشە کردگیە چ دروستکەین سەنگەر بوەسین جەمۆکردن خەڵک لە ناو مەحەللا قودرەتدان پیان متحدکردنیان و دائمیکردن ئەم شتەوە ئێمە ئەڵێن پێ تەوازن خوا دائمیکردن ئەم عەقەب نشینیە بە جمهوری ئیسلامی یەکێک لە مهمترین کەرە کارگەلێکەوە ئێمە ئەتانین بیکەین ئەمە ئەتانە شەڕ ئاخر نەبێت بەڵام هەر شەڕێک ئەکەین ئێمە ئەشێ سەنگەرگەلێک دروستکەین کە بتانین شەڕگەلتر بووەینە بەرەوە ئەشێ سەدگەلێک دروستکەین کە جمهوری ئیسلامی نەتانێت بمان خاتە دواوە و ئیسا فرەترین پێشڕەوی کردە ئەم جومبشە و ئەشێ سەنگەرەکانمان مۆحکەمکەین سەنگەرەکان هیچ چێک نییە غەیرەزەوە کە دەست خەڵک لە بەشگەل مختلفە لە مەحەلە لە کارخانە لە دانشگا زۆرتر بمینەوە دەستیەک و فێریانکەین و نیشان بین ئەتانین خۆمان ئێدارەکەین نە احتیاجمان بەس بە سپاه نە احتیاجمان هەست بە جمهوری ئیسلامی نە شاه نە هیچێک بە هیچێک احتیاجمانە تا ئەوێ وە بە خەڵک جەهان هەڵەگەڕێتەوە و بەتایبەت بە خەڵک ئازادی خواز لە کوردستان عێراقا وەسەکە ئێمە هەمومان لەسەر جمهوری ئیسلامی و نیروگەل ئیسلامی کێشاگمانە کە ژیانیان نێچە لە فەقر و فەلاکەتی و گردگیە هەتا قوانین شەریعە و قوانین ئیسلامی ئێران ئەگەر بجوڵێ کوردستان عێراقیشەتانە خۆی ڕەحەتتر ئازادکە عێراقەتانە خۆی ڕەحەتتر ئازادکە لوبنانەتانە خۆی ڕەحەتتر ئازادکە سووریاتانە خۆی ڕەحەتتر ئازادکە ئەمە یەک جومبشە هەرۆ جۆرەوە تا ئێستا لە کەناڵ خەڵک ئێران وێساگەن ئێستا لەمە بە دوایش ئەبێ لە تەک خەڵک ئێرانە عليه ئیسلام عليه دخالت مەذهب عليه تەفرەقە لە بینمانە بەناو کورد و فارس و عەرەب و ئەجەم عليهی بوێسین یەک جومبشین یەک شەڕمان هەست ئەم شەڕە ئەبێ بە یەک و بووەینە بەرەوە دەست گشتیان ئەگوشم بۆ ئەم شەڕەوات لەگەڵ ئێمە خەریکن ئەیکەن و هیوادارم بە یەک و بتانین پیرۆزبین. ئازاری مدەڕەسی سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی حکومەتی خەتی ڕسمی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. سپاسدانەکەم بۆ وەختێک واداتان کرد. ئازیزان بۆ پشتیوانی لە خۆڕەشانە جەماوەریەکانی ئێران لە سلەیمانیش ناڕەزایەتیەک یان کۆبوونەوەیەکی جەماوەری ئەنجام درا بۆ ئەم مەبەستە یەکێک لە هەڵسوڕاوانی ئەو چالاکیە نەغەدا عوسمانمان لە گەڵدایە کە بە کورتی چەند لێدوانێکی لێ وەردەگرین. نەغەدا عوسمان ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەی ئێوە باش و سپاسیش بۆ ئێوە. هەڵبەت دوای ئەوەی کە لە سلەیمانیش وەکو زۆر ناوچەیتری جیهاندا کۆبوونەوەیکی جەماوەری بۆ مەحکومکردنی تیرۆری ژینای 22 ساڵ و هەروەها پشتیوانی لە ناڕەزاتی جەماوەریەکانی ئێران کۆبوونەوەیەک ئەنجام درا بەڵام دواترە من نیگەرانێکی زۆری لێکەوتۆ لەلایەن هەندێ لایەنی ئیسلامیەوە و باز لەوەش کرا کە سکاڵا تۆمارکراوە لە هەندێک لە چالاکوانان و لە هەواڵەکانیشدا باسی ئێوە کرابوو کە سکاڵاتان لەسەر تۆمار کراوە. بە کورتی ئەمە چی نیشان ئەدات لە ڕوانگەی ئێوەوە؟ ئێمە لە ڕۆژی سێشەمەدا بەشداری گردبوونەوەیەکمان کرد کە پشتیوانیمان لە ژنانی ئێران و خەڵکی ئازادی خواز کرد بۆ سەرخستنی ناڕەزایەتیە فراوانەکەیان و تاکید دیژەکەم کە ئێمە بەردەوام ئەبین لە پشتیوانیکردنیان. ئێمە ئەڵێن لە نێوان جمهوری ئیسلامی ئێران و جەماوەری ملیۆنی خەڵکی ئێراندا شەڕێک هەیە ئێستا. ئەم شەڕێک هەیە لەم نێوەندەیە
بەڵام لێرە ئیسلامی سیاسی لەم کاتەیە پەلەقاژێ ئەکات و بەرەنگاربوونەوە ئەکا بەرامبەر بەم ناڕزایەتی ئێمە لە کاتێکدا لە ئێران بەدەیان کوڕووکچی گەنج لە شارەکانی ئێرانە گیانیان لە دەستداوە بوونەتە قوربانی. ئێمە ئەوە بڵێم لەو گردبوونەوەیەدا بەیاننامەیەکمان خوێنەوە بەیاننامەی حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان. لەم بەیاننامەیە تەنها داوای ئەوەمان کردووە کە حیجابی زۆرەملێ نەمێنێ، واتە ڕەبتێکمان نێ بە حیجابە، بەڵام حیجابی زۆرەملێ نەمێنێ و هەر ئەمە هەر داواکاری ئێمەژە بێت و ئەوەستینەوە بەرامبەر بە حیجابی زۆرەملێ. بەڵام ئەوان دەڵێن گوایە کە ئێمە سوکایەتیمان بە حیجاب و بە ئیسلام کردووە. ئێوە گرنگی ئەم جۆرە لە پشتیوانیانە چۆن دەبینن بۆ جەماوەری ناڕازی لە ئێراندا و بۆچی ئەمە کەسانێکی تر نیگەران دەکات؟ نیگەرانیانەکە وەکوتم ئەگەر لە کاتێکە جمهوری ئیسلامی ئێران نەمێنێ بڕوخێ ئەم ناڕزایەتیانە ببێ بەهۆی ڕوخاندنی جمهوری ئیسلامی ئێران، ئەمان هیچ پەناگایەکیان نامێنێ، پشتوپەنایان نامێنێ، شوێنێک نامێنێ کە خۆیانی تیا دەرباس بکەن لە خەڵک لە بەرامبەر خەڵکە. ئەوان هەمیشە پاڵپشتی ئێران و ئێرانیش پاڵپشتی سیاسەتی ئەوانن. ئێوە لێرە بەدواوە چی هەڵوەستێکدان دەبێت؟ ئێمە ئەگەر لە کاتێکا بزانین سکاڵاکەن و ئەگەر بزانین ئەم ناڕەزاتیەی ئێران بەردەوامە بێ، ژنان و پیاوانی یەکسانی خواست لە ئێرانە بەردەوامە بن، ئێمەش بە هەمان شێوە بەردەوامە بین و پەیاممان هەیە بۆ سەرجەم خەڵکی ئازادی خواست لە ژن لە پیاو کە پشت و پەنای ئەم ناڕەزایەتیە بن هەتاوەکو ڕوخاندنی جمهوری ئیسلامی ئێران و سەرخستنی ناڕەزایەتیەکەیان. ئەگەر شتێک ما بێ بتانەوێ بە کورتی ئاماژەی پێ بدەن فەرمون بە کورتی. ئێمە هەر ئەوەیە کە ئێڵێم ئەبێ خەڵک بە تەواتی پشتگیریان لێ بکە، ئەبێ ئێمە نەترسین لە ئیسلامی سیاسی نەترسین، بەرەو ڕویان بینەوانێ و بەردەوام بین لەسەر ناڕەزایەتەکانی خۆمان هەر بە گردبوونەوە نەوەستین، هەرچێکمان پێ بکرێ هەنگاوی گەورەتر بنین و پشتوپەنای ئەو ناڕەزایەتیە گەورەیە بین کە لە شەرقی ئەوسەتا جمهوری ئیسلامی ئێران بووە بە پاڵپشتی هەموو ئەو هێزانەی کە لەگەڵ کۆنەپەرستین و لەگەڵ بە کۆیلەکردنی ژن و لەگەڵ بە کۆیلەکردنی خەڵکان. نەغەدا عوسمان یەکێک لە چالاکوانانی دیاری سلەیمانی ناسراو بە کچەکەی کە ژاڵکە لە ماوەی ڕابردوشتە هەواڵی ئەوە بڵاو بۆیەوە کە لە میانەی چالاکیەکانی ئێوەدا سکاڵات و مارکراوە. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و بەشدار بوویت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا. سپاس بۆ ئێوەش. ئازیزان وچانێک دەدەین و سەبارەت بە جێگە و ڕێگەی ئیسلامی سیاسی لەم ڕۆژانەدا لەگەڵ تاهیر حەسەن چاوپێکەوتنێکمان دەبێت وچانێک و دەینەوەلاتە. بەڵێ بینەرانی ئازیز، دوای ئەم ڕووداوانەی ئێران و تیرۆری مەحسا ئەمینی و ئەم کاردەوانانی کە لە سەرتاسەری جیهان و بەتایبەتی لە ئێراندا هاتووەتە پێشەوە، ئیسلامی سیاسی کاردانەوەی جیاوازی بووە و ئەمانەوێ هەڵسانگانێک بۆ جێگە و ڕێگەی ئەوان بکەین. جارێکی تر تاهیر حەسەن لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا میوانە. تاهیر حەسەن ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. پێوارەی ئێوەش باش، زۆر ساڵ ڕزم هەیە بۆ گوێگرانی پێشەنگ تیڤی. ئیسلامی سیاسی یەکێک بۆ لەو بزوتنەوانەی کە هەمیشە بە شێوەی جۆرا و جۆر هەوڵی داوە خۆی بسەپێنێت بەسەر کۆمەڵگاکاندا لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە. جمهوری ئیسلامی ئێرانێکی لە پشتگیریە موهیمەکانی ئەم بزوتنەوەی تەماشا کراوە.
بەڵام وەکو بینیمان و بیستمان و ئاگادارین ئێستا جمهوری ئیسلامی ئێران ڕوبەڕووی ناڕەزایەتێکی یەکجار فراوانی خەڵکیە. ئیسلامی سیاسی ئێستا لە چ جێگە و ڕێگەیەکدایە و بۆچی ئەم جۆرە کاردانەوانەی هەیە کە هەی بووە؟ ئەگەر بەس بە تەنیا باسی کوردستان بکەین، ئیسلامی سیاسی بە مێژووی 100 ساڵی ڕابردوو لە کوردستانە شتێک نەبووە ببێ. ئیسلامی سیاسی بە دوای بەدەسەڵات گەیشتنی جمهوری ئیسلامی و دەستپێکردنی شەڕی ئێران و عێراق لە سەرەتای هەشتاکانە بەدەستی جمهوری ئیسلامی وەزارەتی ئیتڵاعاتەوانە لە کوردستانی عێراقا دروست کرا. بۆیە لە مێژووی چەند ساڵی بڵین 50 ساڵی ڕابردووە ئیسلامی سیاسی لە کوردستانە نەبووە، لە عێراقا نەبووە. دوو بزوتنەوەی سەرەکی لە عێراقا بووە، یەکیان ناسیۆنالیزم چ ناسیۆنالیزمی کورد و عەرەب بووە، یەکیشیان بزوتنەوەی کۆمۆنیستی بووە. ئیتر شتێک نەبووە ناوی ئیسلامی سیاسی بێ. ئەمەی کە ئەم هینە تازەیە کە ئەیبینیت لە دوای شەڕی ئێران و عێراقەوە و دواتریش کە ساڵی 91 ئەو ڕاپەڕینی ئازاری 91 دروست دەبێت و بوارە کرێتەوە بۆ دەخالەتی دەوڵەتەکانی ناوچەکە، چ لە عەرەبستانی سعودی وڵاتانی خەلیج وەچ لە جمهوری ئیسلامی دەستەخەنە ناو هەلومەرجی سیاسی کوردستان و عێراقەوە و ئیسلامی سیاسی پارە پێدەن، ئیمکاناتیان پێدەن، پارەیان پێدەن، ئیمکاناتیانە خەنە ئیختیار و دروستیانەکەن. ئەمەی کە ئێستا لە ئێرانە ڕوو ئەدا جارێکی کە ئەگەر جمهوری ئیسلامی کەوتۆتە بەر نەفرەتی ملیۆنەها خەڵک چ لە ناوەی ئێران چ لە دەرەوەی ئێران، معنایەوەیە کە خەریکە یەکی تیرۆر، کوشتن، کۆنەپەرستی، تیرۆریست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکە ئەڕوخێ. بۆیە هەموو ببینە لە هەموو شوێنێک هاواریان لە ئێرساوە، چونکە زانن ڕۆیشتنی جمهوری ئیسلامی گورجێکی کاریگەرە بێت لە کۆنەپەرستی، لە ئیسلامی سیاسی، لە تیرۆر، لە هەموو ئەوانەی کە ئەو من لە پەیامەکە باسم کردووە. چۆن بە دەسەڵات گەیشتنی جمهوری ئیسلامی کاریگەری تەواوی بوو لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەر ئاوهاش ڕووخاندنی جمهوری ئیسلامی لە ڕێگەی شۆڕشی کرێکاران و زەحمەتکێشان و ژنان و پیاوانی خەڵکی ئێران و دەرەوەی ئێران و پشتیوانی هەمومان لەو بزوتنەوە حەقخوازان و ئینسانیە یەک کاریگەرێکی گەورەی لەسەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرە لەسەر دنیا کاریگەریکی گەورەی ئەبێ وە بزوتنەوەی یەکسانی خوازی و ئازادی خوازی هەنگاوێکی زۆر گەورە ئاباتە پێشەوە. بۆیە ئێستا لە مەوقعاتێکی ئێجگار خراپ و لەرزۆکان و هاواریان بۆمە لێ هەساوە. بە دیاریکراوی لە کوردستاندا پەیامی جۆرا جۆر دراوە، باز لەوە کراوە کە ڕوخانی جمهوری ئیسلامی بەرەڵای دەهێنێتە ئاراوە و بەرگریکردن لەی جیهادا و هەروەها ئاماژە بۆ کراوە کە سکاڵا لەسەر هەندێک لەو چالاکوانانە تۆمار کراوە لە سلەیمانی کە لە گرتبوونەوەیەکدا کۆبوونەوەیەکی جەماوەریدا بۆ محکومکردنی تیرۆری ژینە ئەمینی و پشتیوانی لە خۆڕۆشانە جەماوەریەکەی ئێران هاتوۆتە کایەوە. ئەمەیان چی دەگەیەنێت؟ بۆچی پەنا دەبرێت بۆ دادگا لە بەرامبەر چالاکوانانێکدا کە پشتیوانی دەردەبڕن؟ ئەزانی چی تۆ سێدی کە نازان لە ڤیددیۆکە زۆر ڤیددیۆ ئێستا تاز بڵاو بۆتەوە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئێوە لەوانەیە ئەو کچەتان بینی بێکەوە بزانم لە نێو بازاڕەکە کچێکی 20 ساڵەیە بە 4-5 دانە سەرانی ڕژێم خەریکن ئەو ئەنەڕێنێ وەکو چێوێک لە بەرامبەریان ئەوەستا و ئەنەڕێنێ بەرامبەریانە و ئەوانیش جورئەت ناکەن و لە حاڵەتی پاشەکشیان و هەموو ئەو کۆبوونەوە و کۆمیتە و هێرشکردنە سەر پیاوانی ڕژێم کە بینیمتانە لە هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئێمەش بینیمانە، یان باوکی فەریدون مەحموودی کە خۆی لە نێو قەبرەکەیان ڕاوەستاوە و خەریک وەکو چێوێک ئامۆژگاری خەڵگەکە کە دایکان و باوکان بچن لەگەڵ مناڵەکانیان بن، من لە ماڵەوەدا نەنیشن، پشتیوانی مناڵەکانیان بکەن، ئەو بزوتنەوەیکی سەراسەریە، ئەم کۆنەپەرستیە بێت تەواو بێ. ئەمە سیما و تایبەتمەندیەکانی شۆڕشن کە بە جورئەتەوە ڕائەوەستێ بەرامبەر کەسانی ڕژێم بە جورئەتەوە ڕەهبەرانیان قسە ئەەکەن یەنە نێوجادەکان، ژنان لەچکەکانیان فڕێ ئەدەن و ئەی سووتێنن و ئەچن بە ئەڕقسن لە نێوجادەکانە. ئەزانی چۆنە لە دەورانی ڕکوودا، لە دەورانی بێئومێدیا تەنیا یەک نەفەری پۆلیس دەتوانێت چونزانم 1000 کەس بترسێن و پاشەکشە بە 1000 کەس بکە. بەڵام لە دەورانی شۆڕش گێڕانە کە وەختێک خەڵک ئیعتیماد بەخۆیەکە، وەختێک خەڵک ڕەهبەرەکانی دێتە دەرەوە،
کچێکی 20 ساڵە بەرامبەر بە 5-6 سەرانی ڕژەم ئەنەڕێنێت و هاوارەکە بە سەریانە بەبێەوەی هیچ بترسێ جا شتێکی زۆر کەل لە پورتیە تۆ بزوتنەوەیکی ئاوها شۆڕژگێڕانەی سەراسەری ئیعتیماد بە نەفس بتەوێت بێ بۆ دادگا و تازە لە نێو دادگایەکی حکوومەتی هەرێما کە لە نێو دادگاکەیە ژنیان نایە بە شەق بینیمان و دەیان کەس لە بەردەمی دادگاکەیە تەقی لێکرا و تیرۆرکرا و کوژراوە بۆیە هەوڵێکی بێئاکانی پوچە من قسەکانی منیرە عەبدولعەزیزم گوێ لێ گرت من هیوادارم پەشیمان نەبێتەوە چونکە ئەم دەعوایە و جوڵاندنی ئەم دەعوایە لە دژی نەقەدە و هاوڕێکانی ئومێدم وایە خۆشببینم بەوەی کە ببێ بەنێو تەقینەوەیکی جەماوەری فراوان لە کوردستانە چونکە هەموو ئەو زەمینە دژی گرانی دژی بێ ئاوی دژی موچە دژی ئەو هەموو بێ ئیمکاناتی کە لە کۆمەلگەی کوردستانە هەیە و لە چەند ساڵی ڕابردووە بینیمان کە خەڵک چۆن خڕۆشا و هاتە مەیدان لەوانەیە ئەمەش بتوانێت ببێ بە هەوینی یەک تەقینەوەیکی فراوان بۆیە نەک هەر نابێ پاشەک شە بکرێ دەبێ ئەسڵەن ببرێتە پێشە بزانین یەک ببینیم زانین چیان لێ چیە توانن بکەن بەرامبەر بە ئێمە پێتان وایە ئەم خواستانەی بزوتنەوە ئیسلامی سیاسیەکان لە کوردستانە خواستی هەبێ هەڵبەت ئێوە ئاماژەتان بە مێژوودا کە لە کۆندا چەپ و ناسیۆنالیزم بوونیان هەبووە بەڵام لە ئێستادا چی پێتان وایە ئەم بزوتنەوەی خاوەنی پێگەیەکی بەهێز بێت یاخود بتوانێت پێگەیەکی بەهێز پەیدا بکات ئەم بزوتنەوەی لە پاشەکشەیەکی بێ ئەرکامایە ئەزانی چۆنە بەڵام ئەم بزوتنەوەی پشت و پەناکەی ناسیۆنالیزمی کوردە پشت و پەناکەی یەکێتی و پارتیە بە دیاریکراوی لەوانە شەڕۆخاندنی جمهوری ئیسلامی یان پاشەکشەیەکی ئێجگار گەورەی جمهوری ئیسلامی هەتا وا بکە لە یەکێتی و پارتی لە بەرامبەر ناڕزایەتی فراوانی ئازادی خوازان و یەکسانی خوازانی کوردستانە ئەوانیش بتوانن پشتی ئیسلامی سیاسی لە کوردستانە چۆڵ بکەن بۆیە ئەوەی کە ئیسلامی سیاسی تۆزێک دەتوانێت دەم هەڵبێنێتەوە قسە بکە هۆیەکەی وەیە پارێ و پول و تەلەڤیزۆن و ئیمکانات و مەعاش و پەرلەمان و هەمووەمانیان لە لایەنێکی پارتیەوە بۆ هینەکرێت دوێنێ بینیتان مەسعود بەرزانی چوو بوو بۆ وەزارەتی ئەوقاف و بەحسا بە مەشتێکی مێژوویە لە کوردستانە کە دروست کرا و چوو پیرۆزبایی یادی دامەزراندنی لێکردن بۆیە ئیسلامی سیاسی زۆرتر کە وەختێ قساکەی بەبێ یەکێتی پارتی ناتوانانی باسی بکەیت چونکە ئەوان پشت و پەنایانن و ئەوان کردویانن بەشت ئەوان کردویانن بەهی بۆیە وەزارەتیان داونەتێ قانونی ئەحوالی شخصیەکەیان لەسەر ئەوە داناوە وەزارەتی ئەوقافیان داونەتێ تەلەڤیزۆنیان داونەتێ لیژنەی فتوایان بۆ داناون 7,000 مزگەوتە لە کوردستانە هەیە زیاتر لە 15,000 مەلا و حوجرە و ئەمانە لە کوردستانە هەیە هەموومانە بەچیە چەرخێ بە پارۆپولی نیوەموچەی کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی کوردستان پرسیاری یەکێک لە بینەرەکان هێنمە سەر شاشەکە و ئاڕاستی ئێوەی دەکەم گوایە ئێوە جارێک وتوتانە یان ئیسلامی سیاسیتان بە ترشیات وەصف کردو نازام ئێوە خۆتان ئەم تعبیرە دەناسنەوە وەکو تعبیرێکی ئێوە یان نە پرسیارەکە ئەوەیە کەی دەبێتە شەرابوو بۆ گەندەکات وەڵایی نازانم ئەو قسەیان بیر نییە بەڵام بەزانی چۆنە بەڕاستی ئەم دەبێ بزوتنەوەی لە دژی ئەم هەموو بێحورمەتی و بێشەخصیەتکردن و سوکایەتیکردنە بە کەرامەتی ژنانی کوردستان دەبێ هێرشێک دەست پێ بکرێت کرێکاران و زەحمەت ئێستا سەیریکە بڵێ کرێکارانی ژینگە پارێزەکە بڵێ چی دەوێت باسی کرێکەیەکە باسی ئەو کرێیەکە کە چەند وەختە نایدەێت باسی لەگەڵ مامەسایانە قسە بکە باسی ئەوە کاکە موچیان نادەنێ یا چارەکە موچیان نەدەنێت لەگەڵ منیرە عەبدولعەزیزی شا قسە بکە باسی ئەخلاق و شەرەفەکە طبعاً هەر کەس باسی ئەو شتەکە کە نیەتی بۆیە دەبێ ئەم هەموو بێحورمەتی سوکایەتیە کە ئەکرێ بە شخصیەت و کەرامەتی ئینسانی ژن دەبێ حەملە بکرێ بەمە نابێ بە تەنیا بەیاننامەی لە بەرامبەر ئەوان چێن دەعوانامە لە بەرامبەر یەکسانی خوازی و ژنان و هەڵسوڕاوانی ژنانە داوان هینەکەن تۆ تەماشاکە کەسێکی وەکو ئەو عەبدولواحیدەکە ئەڵێ ئەگەر ژنان قیناعیش و لەچکیش و مەحەجەبەش بن ئێمەی پیاوانی مسلمان هەر بەڕووتی سەیری ژنانەکەی تۆ سەیری ئەم تەحقیرکردنەکە ئەم سوکایەتیکردنەکە یان حەقینێکی تریان ئەڵێ ژنانی بێ لە چک وەکو سیفۆنی ئاو دەزوان هەموو کەسێک دەتوانێت لەسەری دابنیشێ تۆ سەیری ئەم دەمە پیسەکە تۆ سەیری ئەم شخصیت شکاندنەکە دەبێت لاوان کچان چۆن قبوڵیەکەی تۆ
قسەی ئاوا پرشێتەوە بەسەر خوشکەکەتە، بەسەر دایکتە، بەسەر دەستگیرانەکەتە، بەسەر خێزانەکەتە، بەسەر دراوسەکەتە، بەسەر هەموو نیوەی کۆمەلگەی کوردستانە. چۆن ئەتوانی ئەمە قبول بکەیت؟ بۆیە دەبێت تەعەڕوز بکەین. ئەمانە هیچ نین، ئەمانە زۆر فشەڵن. بزوتنەوەی ئێمە جەراعەتی یەکسانی خوازی ژنان بڕۆ لە ئێرانە تەماشاکە. ئەمە یەک بزوتنەوەیە، یەک بزوتنەوەیە. تۆ تەماشاکە ئەو کاتێک کە مەحسا ئەمینی سواری سیارەکە ئەکرد، حتمما بینیتانە کە سواری سیارەکەیەکەن و بە زۆرەی بن، ژنێک عەبابەسەرێک لە دواوەیە. ئەو عەبابەسەرێک کە لە دواوەیە ئەوە جەماعەتی منیر عەبدولعەزیزە، ئەوە جەماعەتی ئەوانە، یان ئەوە یا جەماعەتی ئەوانە. بۆیە دەبێت بزانین لە بینی 80 ملیۆن کەس لە خەڵکی ئێرانە کە ڕژاون لە 130 شار هاتوونەتە مەیدان، جەماعەتی منیر عەبدولعەزیز و عەلی باپیر و یەکگرت و ئیسلامی و چێوچێ لە پاڵ جمهوری ئیسلامی ئەوەستاون. ئێمەش لە پاڵ ئەو جەراعەتە شۆڕژگێڕانەی لاوان و کچان و ژنان و ئەمانەیە ڕاوەستانی لە ئێرانە. بۆیە دەبێت نەک نابێت دەم بتوانن هەڵبێنەوە، دەبێت ئێمە تەعەڕوزکەی پێیان، ئەبێت ئێمە هێرشکەی لەسەریان، دەبێت ئەو لاوان و کچان و کوڕان وەک پڵنگ لەو ناوجادانەیە بوەستن و بەرامبەریان دەستکەن بە چاویان دەربێن. و هەر کەس ئازادە هەرجلێ لە بەرەکە کەیفی خۆیەتی. لە چک حیجاب نییە، لە سەری دایکی من حیجاب نییە. حیجاب ئەوەیە ڕەمزی یەک بزوتنەوەیکی سیاسی دیاریکراوە کە ژن بە سەرچاوەی فەسادی ئەزانێ، کە ژن بە سەرچاوەی سێکس ئەزانێ، کە ژن بە ئینسان نازانێ. بۆیە دەبێت خۆی پێچێتەوە وە بەمە دەسەڵاتی قودرەتی دەسەڵاتی خۆی بە خەریکە لە کۆمەلگادا نمایش دەکات. بۆیە هەر کەس ئازاد هەرچی بکاتە سەری، هیچ کەس بۆی نییە، هیچ کەس بۆی نییە بە زۆر لە حیجاب کاتە سەری هیچ کەسێ. هەر کەسیش ئازادە بۆ خۆی. طبعاً بۆ مناڵ هەر ئەبێ قەدەغە بکرێ بە هێزگاری، هیچ کەس ئیجازەی نییە حیجاب کاتە سەری مناڵان. بەڵام بۆ ژنان هەر کەس ئازادە لە چکە کاتە سەری یا لە چک ناکاتە سەری. بۆیە نابێ ئەوە قبول بکەین بە ژنانێکی بێ حیجاب بڵێ سیفۆنی ئاودەست یان بڵێ تەکسیە هەموو کە سواریە بێ. ئەم ئیهانە و کەرامەت شکاندنە دەبێت لە جێگەی خۆیان دایان بنینەوە و ڕسوایان بکەین. بەڵام تایر حەسەن ئەوان باز لەوە دەکەن کە ئەوە مقدساتی ئەوانە سوکایەتی پێدەکرێن و ئەوان حەقیانە کە بەرگری لەو شتانە بکەن کە بۆ خۆیان مقدسە، وەکو حیجاب بۆ نمونە و زۆر شتی تریش کە لە ڕێگانەکانی خۆیاندا ئاماژان پێداوە. سەرنج لەسەر ئەمەیان چییە؟ باشە مقدساتی ئینسان، مقدساتی خەڵک، مقدساتی ئەوانەیە کە تۆ بە ژنێک بڵێ سیفۆنی ئاودەسە، مقدسات ئەمەیە کە تۆ بە 4 ژن و 5 ژن تەوزیاکەی بەسەر پیاوەکە. مقدسات ئەمەی هەر بەڕاستی مقدسات ئەمەیە کە مناڵی سێ ئیبتیدایی کە عەبدولواحیدەکە لە مناڵی سێ ئیبتیدایی بێ بە پیاوێکی 50 ساڵ و 60 ساڵە اختصابی مناڵ. مقدسات ئەوەیە کە عەبدولەتیف سەلەفی ئەڵێ ژنانە بێ خەتەنە بکرێن لەبەرەوەی کە شەهوەتیان کەم بکرێتەوە بۆی تووشی فەسادی نەبن، یان کشان نابێت بچنە جامیعە لەبەرەوەی کە بچن بۆ جامیعە هیچ ناکەن. هەموو ڕۆژێ لە مزگەوتەی 7,000 مزگەوتەوە ئیهانەت و سوکایەتی بە شەخسیەت و کەرامەتی ئینسانەکە. ئەمە پیسترین جنێ و فرۆشی لە نێو مەلایەنە لە مزگەوتەکانەوە ئەکرێ و ئەیڵێن بڕسێنی ئەو مەلا مەسەرەکە بزانێت چ زبڵێک لە دەمیەتە دەرەوە وەختی قساکە. بۆیە کامەیە مقدسات. باشە کە مقدساتە بۆ بە زۆری سەپێن بەسەر خەڵکە. ئەگەر ئازادی بۆی بۆ بە زۆری سەپێن بەسەر خەڵکە، بۆ تەحقیری ژنێکەکەن کە لە چک ناکاتە سەری. تەنانە عەبدولواحید تەحقیری ژنێکەکە کە حیجاب و مەقنەعەشی پێ ئەڵێ من هەر بەڕووتی سەیریەوەکە. بۆیە ئەمە قسەیەکی پوچە. مقدسات بەرابەریە، ئازادیە، خۆشگوزەرانیە، ئیحترامە، یەکسانیە. ئەمە هینی ئینسانە، خەسڵەتی ئینسانە. بە زۆری چەک، بە زۆری قانون، بە زۆری ئەمانە ئیسەبێنی بەسەر خەڵکە ناوە مقدسات لە چی بڕیارێکە، لە چی کۆبوونەوەیەکە ڕێی خەڵک وەرگیراوە کە ئەمە مقدساتە و ئەمە مقدسات نییە. چۆن ڕێی خەڵکی بە چی وەرگرت؟ یعنی عەبدولەتیف کە قسەکە ئەڵێ ئەمە مقدساتی هەموو خەڵکی کوردستانە. باشە هەموو خەڵکی کوردستان لە سەتا 90 وەختێک نەورۆزیەت وەختێک سەری ساڵێت هەمووی دانیشن بیرا خۆنەوە، ویسکیە خۆنەوە، حەرەقە خۆنەوە، هەمووانە خۆنەوە. لە سانەوەی خەڵکی کوردستانەوەکن لەکوێوە هێنات ئەمە مقدساتە، لەکوێ ڕێی خەڵکی وەرگرت ئەمە مقدساتە. هەر لە خۆت و هاتی خۆت جارێ و منیرە عەبدولعەزیز ئەڵێ ئەمە ئیهانەیە بە ملیارێ بەشەر. لەکوێوە ئەمە هێنا ئیهانەیە بە ملیارێ بەشەر؟
باشە بۆم لەگەر پێ بڵم تۆ شکاندنی کەرامەتی ژن هەتا شکاندنی کەرامەتی خۆت ئەمە ئیهانە نیە ئەمە سوکایەتی نییە ئەمە مقدساتە بۆ یە قسەیەکی پڕپوچە مقدساتی خۆیانە مقدساتی بزوتنەوەی خۆیانە مقدساتی دەسەڵاتی خۆیانە مقدساتی پارەی ژێرفانی خۆیانە مقدساتی چەند ژنەیانە بۆ ئەمە ئەماڵێن بۆی کە بتوانن چەژنە پەرە پێبەن بۆی بتوانن ژنێک نیو بەشی هەبێ لە میراتە 4 تەوزیعیان کرد بەسەر پیاوانە مقدساتی بزوتنەوەی خۆیەتی ئەگەر مقدساتە بۆچی 7 ملیۆن کەس لە ئێرانە هاتوتە مەیدان دەڵێ مەرگ بەر حیجاب مەرگ بەر نایەکسانی مەرگ بە قانونی جمهوری ئیسلامی مەرگ بەر دەسەڵاتی چل ساڵەتان بۆ ئاڵێ 7 ملیۆن کەس بۆ ئاگری گرتووە بۆی کە جمهوری ئیسلامی ڕزگارکەی بۆ یە قسەیەکی پڕپوچە مقدساتی بزوتنەوەی خۆیانە و هێمە هەموو مقدساتەکانیان نەخێنە ژێر پێ 4 ڕۆژیکە کە جمهوری ئیسلامی ڕووخا یەکە بینن و قسەی لەگەڵ یەکەکەین ئەگەر ئەم بزوتنەوەی نەتوانێت جمهوری ئیسلامیش بەهێزگاری لە بین بەرێ ئەمجارە قەت ئەم بزوتنەوەی و پەیوەندی نێوان خەڵکی ئێران و کرێکار و زەحمەتکێشی ئێران و جمهوری ئیسلامی قەت وەکو هەفتەیە پێشووتری لێ نایە بە هیچ شێوەیە گەورەترین سەنگەرەشێتە دواوە و خەڵکیش گەورەترین سەنگەریەتە پێشەوە لە ئیعتیمادی زیاتر لە ئیمکاناتی زیاتر لە تەجروبەی زیاتر لە ئیعتیماد بە نەفسی زیاتر خەڵک بەهرەمەند دەبێت و خۆی ئامادەکە بۆ حملەی ئایندە. هەرچەنە ئێوە خۆتان بە شێوەیەک ئاماژەتان پێدا بەڵام ئەمێ بیکەمە پرسیارێکی سربەخۆش وەکو دو پرسیارم کە ئەم ڕووداوانێکی ئێستا لە ئێراندا و لە کوردستانیشدا دەگوزارێ ئێوە ئایندەکەی چۆن دەبینن؟ من زۆر دڵخۆشم بە ئایندەیەم بزوتنەوەی بەڕاستی زۆر دڵخۆشم بە ئایندەیەم بزوتنەوەی ئەم بزوتنەوەیکی هەمەگیرە بزوتنەوەیکی ناوچەیی فراوانە بەشێکە لە بزوتنەوەی ئێمە و ڕوخاندنی جمهوری ئیسلامی گەورەترین قڵای کۆنەپەرستی تیرۆر لە ناوچەکەیە کۆتایی پێهێنێ و ئەو ئیسلامی سیاسی کە ئێستا لە کوردستانە بنەوە وشکەکە و ئایندەیەکی گەشت و ڕووناک لە کوردستانە دێتە پێشەوە پێم باش نییە لەبەری قسە لەسەریشی قسەم کرد بەڵام من زۆر دڵخۆشم بەم بزوتنەوەی ئەم نەبەردە قارەمانی و جەراعەتە شۆڕژگێڕانەی کچان و ژنان و خەڵکی ئێران ئەمجارە لە خۆیانیان نیشاندا ئومێد دەخاتە دڵی هەموو ئینسانێکی بێ ئومێدەوە ورە و توانای شۆڕژگێڕانە ئەخاتە نێو هەموو کەسێکەوە کە تا ئێستا نەیبووە بۆیە لە هەموو لاوە لە هەموو دنیا لە نیویۆرک تا سنە تا سلێمانی تا هەولێر تا هەموو شوێنەکان بەگیان هاتوون بۆ پشتیوانیکردن لەم بزوتنەوەی ئیسلامی سیاسی ڕوودا ئاوا بوونە بە بڕۆی. ببورن بۆ ماوەیەک دەنگمان نەبوو بەڵام لێرەدا سپاسی تایر حەسەن دەکەم کە بەشداری کرد لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا. زۆر سپاس بۆ تۆش بناجیان زۆر سپاس بۆ گوێگران و بیسەرانی و تەماشاکەرانی پێشەنگ تیڤی. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن. Thank you.